خێزانەکان پێکشاد ئەەکەینەوە وەک کارێکی مرۆڤی ینی تەنها کاری ئێمە ئەوەنیە لە ناو خەڵکدا دابەشکردن بکەین. ئێرە کەمپی خازرە، زیاتر لە 7,000 خێوەت ماڵ و حاڵی ئەم ئاوارانن. ئەمانە لە شاری مووسڵەوە بۆ ڕزگاربوون لە کوشت و بڕی بەرەکانی جەنگ شارەکەیان جێهێشتووە و ئێستا لە ژێر ئاسمانی کوردستان ژیان بەسەر دەبن. هەر کام لەمانە دەیان چیرۆکی کارە سەدباریان لە ناخی خۆیاندا هەڵگرتووە و ئەم چیرۆکانە سنووری نێوان و واقع و خەیاڵیان بڕیوە و وەک تارمایی بەناو ژیانیاندا گوزەر دەکات. لە ژێر یەکێک لە خێوەتەکاندا کۆمەڵە کەسێک دەدوێنین کە زیاتر لە 2 ساڵە لە خێزانەکانیان دابراون و بە درێژایی ئەو ماوە زۆرە لە چاوەڕوانی شادبوونەوە بە دیداری یەکتری ڕۆژەکان دەژمێنن. دەمانەوێت بەسەرهاتی دابران و پەرتەوازەبوونیان لە زاری خۆیان ببیستین. دەپرسین بۆچی تا ئێستا هیچ زانیاریەکیان سەبارەت بە باوکو و دایکیان نییە؟ ئایا لەم ماوەیە هیچ هەوڵیانداوە بۆ ئەوەی لەگەڵ خانەوادەکانیان یەکتر ببیننەوە؟ نازم کە وڵاتیکی عەربی شاری مووسڵە سەرگوزشتە و چیرۆکی لانەوازبوون و دابرانی خۆیمان بۆ دەجێڕێتەوە. ڕۆژی 15 مانگی 3 بڕیارمدا کە دەبێ خۆم و خێزانەکەم ڕزگارمان ببێت لە ژێر دەسەڵاتی داعش. یان ئەوەیە دەردەچم و دەژیم یانیش ئەوەیە دەکوژدێم. لەگەڵ خێزان و مناڵەکانم بەڵگەنامەکانمان لەگەڵ خۆمان هێنا و لە ماڵەکەم دەرچووم. تەنها ئەوەندە تەنانەت کەلوپەل و جلوبەرگی مناڵەکانیشم نێنا. هەموو شتێکمان لە ماڵەکەماندا بەجێهێشت. لە سەرەتای دەرچوونمان لە گەڕەکەکە لە دەوروبەری گەڕەکەکەمان داعشەکان وەستا بوون لە دەوروبەری حەیتەنەک بازگەیان هەبوو. لێیان پرسیم بۆ کوێ ڕۆیت؟ منیش گوتم دەچین بۆ سەردانی نەخۆش. گوتی هەویەکەتم پێ بدە. منیش پێمدا و اینجا ڕێگەیان داین بڕۆین. دەنگی تەقە و شەڕێکی سەخت دەهات لە قوڵای شارەکە. شوێنەکە زۆر ناخۆش بوو. بەڵام من بڕیاری ئەوەمدا بوو کە دەبێت لێرە ڕزگارم ببێت. لە سەرەتادا دەرچوین لە گەڕەکەکە لە دەشتاییەک دەڕۆیشتین. بۆ ماوەی چەند کاتژمێرێک بەم شێوەیە ڕۆیشتین. ئەم ڕێگایە باش بوو، شەڕی تێدا نەبوو. لە پاشان کە دەرچوین کەوتینە دەرەوەی شارەکە. بۆ ماوەی چەند کاتژمێرێک بە پیادە ڕۆیشتین. شوێنەکەی دوور بوو. من لە کاتژمێر 1 نیوەڕۆ لە ماڵ دەرچووم و لە کاتژمێر 9 یان 10 شەو گەیشتم بە شوێنێکی ئارام. لە پاشاندا لە ڕێگای سوپاوە ئێمە ڕادستی هەرێمی کوردستان کراین و لێرە لەم کەمپە جێگیر بووین. من لەم ماوەیەدا کە داعش هات بۆ مووسڵ زیاتر لە 2 ساڵ خانەوادەکەم نەبینی. ئێمە لەوێدا ماڵەکەمان جیا بوو، شوێنەکەشمان لە یەکتریەوە دوور بوو. نەمان دەتوانی سەردانیان بکەین. تەنها جارجارە بەدزیەوە بە ڕێگای تەلەفۆن ئاگاداری هەواڵیان بووم. ئەویش ئەگەر داعشەکان بیان زانی بایەدەیان کوشتم. من کە هاتم بۆ ئێرە ئاگاداری خەبەریەوە نەبووم. لێرە گوتیان بردومان و شەڕ لە گەڕەکەکەیان هەیە. شەڕ گەیشتوۆتە کۆڵانەکانی گەڕەکەکە. منیش پەیوەندیم پێوەکردن تاکو بزانم خەبەریان چییە. بەڵام وەڵامیان نەبوو. پەیوەندیم بە دراوسەیەکی ئەوانەوە کرد و گوتی شتێکی وانە. شەڕ لێرە نییە. گوتم چۆن دەبێت؟ دەڵێن خەڵک هەڵدێت. گوتی شتێک لێرە نییە. تەنها لە دوورەوە دەنگی تەقە دێت و تاوەکو ئێستا داعشەکان لە گەڕەکەکەن. دوای چەند کاتژمێرێک پەیوەندیم بە هەر کەسێکەوە کرد، پێی ڕاگەیاندم کە دەرچوون و ماڵەکەیان جێشتووە. بە هۆکاری ئەوەی سوپا و داعش لە گەڕەکەکەدا شەڕ و پێکدادانیان لە نێواندا هەیە. پەیوەندیم بە خانەوادەکەمەوە کرد، هیچ خەبەریان نەبوو. مۆبایلیان داخرابوو، لە هەر کەسێک مەپرسی کە زانیاری نەبوو لە باریانەوە. زۆر ناسوودە بووم. ئەوەندە تەلەفۆنیان بۆیان دەکرد تاوەکو مۆبایلەکەشم کوژایەوە. زۆر پەرۆش بووم. هیچ دەسەڵاتێکیشم نەبوو. ئەو ساتانە زۆر ناخۆش بوون. من چووم بۆ لای ناسیاوەکانم لە بەشی زێت لەم کەمپە.
خاڵم لەوێدا پەیوەندی پیانەوە کرد و گوتیان ئێمە لە شوێنێکی ئارام داین و دەرچوین. دوای چەند کاتژمێرێک لەو دیوی سیمی کەمپەکەمانەوە چاوەڕوانیانم دەکرد و بێن و پیان شاد بمەوە. بەڵام کاتێک پاسەکەیان هات تێپەڕی لە کەمپەکەمان گوتیان لێرە جێگان نەماوە. من گوتم بەس خانەوادەکەم ببینم، زۆر پەرۆشیان بووم بەڵام نەمتوانی. من تا ئێستا نەیانم بینیوە، زۆر بیریانەکەم. ئازاری دابڕان و تێکچوونی یەکجارەکی شیرازەی خێزانەکەیان بە تەواوی بە سیمای نازمەوە دیارە و بە حەسرەتی بینینی دایک و باوکی ڕۆژەکان دەژمێری. تیمی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ هەوڵ دەدات بە دوواداچوون بۆ شوێن و ڕەوشی ئێستای خانەوادەکەی بکات. لە ڕێگەی هەمانجیکردن لەگەڵ ئیدارەی کەمپەکە دەمانەوێت ئەم کەسانە بە خانەوادەکانیان شاد بکەینەوە. دوای ڕەزامەندی وەرگرتن و گرتنەبەری ڕێوشوێنە کارژێریەکان دوازار بڕیاردرا کە ئیدارەی کەمپەکە هەرچی گەیاندن و بردنیان بۆ کەمپێکی دیکە لە ئەستۆ بگرن کە مەزندەی ئەوە دەکرێت خانەوادەکانیانی لێبێت. بۆ ئەم مەبەستە بەرەو کەمپی حەسەن شام بەڕێ دەکەوین بە هیوای ئەوەی بتوانین ئەم خێزانە دوای زیاتر لە 2 ساڵ بەیەکدی شاد بکەینەوە. ئێمە زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین، زۆر سپاسی دەستگای خێرخوازی بارزانی و ئێوەش دەکەین کە ئەمڕۆ بەم شێوازە بە یەکتری شاد کردینەوە. ئێمە کە هاتین بۆ کوردستان لە ڕێگای بازگەکانەوە پێشوازی زۆر چاچیان لێکردین. لەگەڵ هاتنمان بۆ ئێرە هەستمان کرد کە زۆر لە ئارامی داین. من بۆچی ناچم بۆ بەش ئازاد کراوەکانی مووسڵ؟ بۆ ناچم؟ خۆ ئازاد کراونەتەوە، بۆ لێرە لە ناو خێمەیەکدا دەژین. من لێرە هەست بە ئارامێکی ئێجگار زۆر دەکەم. ئێرە ئارامە 100%. ئێمە لەگەڵ گەیشتنمان بۆ ئەم کەمپە هەموو پێداویستەکانیان بۆمان دابین کردبوو. ماڵێکی تەواویان پێداین بە هەموو پێداویستەکانەوە. کە هاتین تەنها خۆمان و ئەو جلەی لەبەرمان بوو، زیاتر هیچیشمان پێ نەبوو. هیچ شتێکمان نەهێنا لە ماڵەکەمان. من ئەمڕۆ زۆر دڵخۆشم. ئەگەر بە کەسێک بڵێت ئەمڕۆ یادی لەدایک بوونتە هەموو ساڵێک لەم ڕۆژە یاد دەکاتەوە دڵخۆش دەبێ پێی. من ئەمڕۆ وا هەست دەکەم لەدایک بووم و یادی لەدایک بوونمە، چونکە بە منداڵەکانم شاد بوومەتەوە. زۆر دڵخۆشم، ناتوانم وەسفی ئەم دڵخۆشیەم بکەم. ئێستا ژیانم نوێ بۆتەوە. حاڵەتی ونبوون و لێکدابڕانی ئاوارەکان دیاردیەکی بەرچاوی ناو کەمپەکانە. سەبارەت بەم بابەتە لەگەڵ سەرپەرشتیاری کەمپی ئاوارەکانی سنووری پارێزگای هەولێر قسە دەکەین. ئەکید ئەمە یەکەم حاڵەت نەبوو لە کەمپەکانی ئێمە ڕۆی ئەداتن، پێشتری چەندین حاڵەتی بەم شێوەیە هەبوو. بەنسبەت کەمپەکانی ئێمە ئەوانەی لە سنووری ئێمەدانەکە ئێمە سەرپەرشتیاکەن، ئەمە کارێکی زۆر ئاسانە بوو ئێمە ئەتوانین ئەم خێزانە پێک شاد بکەین، وەک ئەمەی کە ئێستا ڕۆیدا ئەم حاڵەتانە ڕۆژانە دووبارە ئەبنەوە لێرە لە بینی کەمپەکانی ئێمە و کەمپەکانی هەولێریش بە تایبەت دیبەگە بە حەکە هەشم ئەمانە ڕۆئەدەن. ئێمە لە ئیدارەی کەمبە لە دەستگای خێرخوازی بارزانی بەم ئەرکە هەستین و خێزانەکان پێک شاد ئەکەینەوە وەک کارێکی مرۆڤی، ینی تەنها کاری ئێمە ئەوە نیە لە ناو خەڵکدا دابەشکردن بکەین، ئەمەش کارێکی ترە کە ئێمە وەک دەستگای خێرخوازی بارزانی لە ناو کەمپەکان ئەنجامی ئەدەین.
خێزانەکان پێک شاد ئەەکەینەوە وەک کارێکی مرۆڤی ینی تەنها کاری ئێمە ئەوەنیە لە ناو خەڵکدا دابەشکردن بکەین. هەر لە کەمپی حەسەن شام دەمێنینەوە و تیمی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ بە دوواداچوون بۆ مۆدیلەکانی توندوتیژی سەردەمی دەسەڵاتی داعش دەکات. لەبارەی بابەتی کێشانی جگەرە و سزا و پێبژاردنەکانی زۆرمان بیستووە و ئاشکرایە لە سەردەمی دەسەڵاتی داعش لە مووسڵ کێشان و مامەڵەکردنی بە هەموو شێوازێک قەدەغە کرابوو. لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین لە زاری خۆیانەوە چیرۆکی ئەو کەسانەمان گوێ لێبێت کە لێرە دووچاری توندوتیژی بوونەتەوە لە بەرامبەر کێشانی جگەرە. هەروەک ئەوان ئاماژەی بۆ دەکەن داعش لە هیچ پاسا و بیانوێک خۆش نەبووە بۆ ئەشکەنجەدانی خەڵکانی سیڤیلی ژێردەسەڵاتی خۆی. ئەمانە دڵی خۆیان بۆ بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ دەکەنەوە و دوای مۆتەکەی داعش ئێستا بە دەنجی بەرز بەسەرهاتی سەردەمی حکومڕانی ئاڵا ڕەشەکە دەجێڕنەوە. کە هاتن ماڵەکەمانیان پشکنین کوڕەکەم جگەری دەکێشە تەنیا یەک جگەری کێشا بوو گروپی حەزبە هاتن و کوڕەکەمیان لە ماڵەوە برد بە لێدان و ئەشکەنجەدانی بۆدا نەبوو کە جگەری هێناوە. بۆ بەیانەکەی من چوون بۆ لایەن و پیانم و تۆ بازرگانی جگەرەی منی ژوتم نا بازرگان نیم و نە هیچ. ئێوە ئەو کوڕەتان ئەشکەنجەدا و ئەویشدانی بۆ داهێناوە کە جگەرەی هێناوە. ئێستاش من لاتانم 25 ڕۆژ زیندانیان کردم و پاشان بە بڕی 500,000 سزایان دام و بە تاوانی بازرگانی کردن بە جگەرەوە. داعش منیان برد لە خوددان جگاری دەفرۆشن گوتیان چەند تەکەت هەیە گوتم وەڵڵی هیچم نییە. ئەمنیان گرت تەبان دوو تەکەیە لەگەڵما ئەمنیان برد تعزیبیان کرد 7 جەلدەی ئەمنیان جەلد کرد 7 جەلدە وگوتیان غەرامە گوتم وەڵڵە پارەم نییە 15 ڕۆژ چوم لە سژنی غەرامەم نییە گوتی بڕ پارەی بیرە گوتم وەڵڵە پارەم نییە چون پارەمی نایە چەند 150,000 150,000 دایە و گوتم بڕۆ. جگاير أخذونا أول مرة ما كان أكل من بەردەوام بم بە بازرگانیکردن بە جگەرەوە سەرەرای ئەوەی کە چەند جارێکی گیرام لە ڕێگەی سووریاوە کە جگەرەکانم بۆ دەهات ئەگەر سزاشیاندا بام زیانە مادیەکان نیوە بە نیوە بوو لەگەڵ ئەو کەسەی کە جگەرەکانی بۆم دێنا تاوەکو ئێستا 4,000 منیان گرت بۆ جاری پێنجەم بوو گوتیان وەرە واژوو لە سەرمردنی خۆت بکە و پەنجەمۆریان لێوەرگرتم ئەم جاری کە منیان گرت کارەبیان لێمدا بۆ ماوەی 4 ڕۆژ زیندانی کرام ئازار و ئەشکەنجەی زۆریان دام و ئەو کەسانەیان نیشان دەدام کە دەیان کوشت و دەیان گوت تۆش بەم شێوازە دەکوژرێیت. دوای 4 ڕۆژ لێدان و ئەشکەنجەدان لە ڕێگەی کەسێکەوە لە بەرامبەر 4 ملیۆن دینار ئازادیان کردم. مرة عاقبوني على موت جقارة
جارێکیان من تەنها لەسەر یەک جگەرە سزایاندام. گروپی حەزبە هاتن و وتیان ئەمە چێ بەدەستەوە بۆ جگەرە دەکێشیت. منیش گوتم لە زگی دایکمەوە جگەرە دەکێشم، واتە دایکم جگارەی کێشاوە بۆیە من لە زگی ئەو بووم تاوەکو ئێستا هەردەی کێشم. ئەوە هۆکارەکەیتی. داوای ناسنامەیان لێ کردبوو، منیش گوتم ناسنامەم پێ نییە. من خۆم خەڵقی بەعشیقم و لە موسڵدا کرێکاریم دەکراوکە. ئەوە بوو سزایاندام بەوەی کە جەڵدەم لێ بدرێت بە بڕی 75 جەڵدە و منیش گوتم تەمەنم گەورەیە ناتوانم بەرگەی لێدان بگرم. گوتیان باشە وا بوو بڕی 10,000 دیناریان لێ سندم وەک سزای جگەرەکێشان. دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک هاتن بۆ ماڵەکەم و بە بیانی ئەوەی کە گوایە بازرگانی بە جگەرەوە دەکەم لە پێچنەوەیان لەگەڵ کردم. بەڵام من گومانم لە کەسێکی گەڕەکەمان هەبوو کە کاری لەگەڵیان دەکرد و ئەو بوختانەی بۆ هەڵواسی بووم. منیش وتم ماڵەکەم بپشکنن، ئەگەر تەنها یەک پاکە تشتان بینیەوە ئەوە بمکوژن، ئەگەر نا خوددا ئەو کەسە بگرێت کە ئەم بوختانەی بۆ هەڵواسی بووم. خوددا حەقم بسەنێتەوە. ڕۆیشتن پاشان دوای چادە ڕۆژی دیکە هاتنەوە. من لەگەڵ هەردوو خێزانەکەم لە ماڵەوە بووین. بە بیانی ئەوەی خێزانەکەم نیقابی نەکردووە. گوتیان بۆ نیقابی نەکردووە. منیش گوتم ئاخر ئەو تەمەنێکی گەورەی هەیە چۆن دەبێت سزا بدرێت. گوتیان دەبێت 75,000 دینار بدەن حەقی سەرپێچەکەی. منیش گوتم نیمە، کرێکارم دەتوان بمکوژن. ئەو کات ئەوە بوو 75 جەڵدیان لێدان بۆ چارێکی تر. قال اندار لي غالي 75 جلده. أول ما هذا خذونا كانت الحسبة مالهم بقاع الرياضة والشباب بالدواسة. جەماعەتی حەزبە هاتن ئێمەیان بە جگەرەوە گرت و جەڵدایان لێدان وەک سزا. من بازرگانیم بە جگەرەوە دەکرد. جاری یەکەم من کە گیرام بە هۆکاری فرۆشتنی جگەرەوە. ئەو جگەرانەی هەم بوون نرخی 27 ملیۆن بوو. لەگەڵ ئەوەی گرتیان 27 ملیۆنیشان لێساندم. جگەرەکانی کوڕێکی سووری بوو، بەڵام من سزاکەم دا 4 مانگ لە زیندان مامەوە. جارێک دیکە بای 7 ملیۆن دینار جگەرەیان لێم گرت و بۆ ماوەی 6 مانگ من خۆم لێیان شاردەوە لە گەڕەکی ئینساب. دواتر کوڕێک هات بە قاچاق ڕزگاری کردم. من زۆر زەرمەند بووم، جارێک 27 ملیۆن، جارێک 7 ملیۆن. من ماڵ، ئۆتۆمبیل، زۆر شتم لەدەستدا. لە بەرامبەر سزاکان هیچ شتێکم نەما. خێزانەکان پێکشاد ئەەکەینەوە وەک کارێکی مرۆڤی، ینی تەنها کاری ئێمە ئەوەنە لە ناو خەڵکدا دابەشکردن بکەین. لەم وەرزە گەرم و تاقەت ڕۆکێنەدا کە پلەکانی گەرما بۆ سەروی 40 پلەی سەری بەرز بۆتەوە، ژیان لە ژێر خێوەتەکان و لەم دەشتە کاچی بە کاچەدا
لە ناو تۆز و غوباردا ون دەبێت. بەشێک لە ئاوارەکان بۆ فێنک بوونەوەیە سنووری کەمپەکە دەبڕن و دەچن بۆ ئەم ڕووباری کە بە تەنیشت کەمپەکەیاندا ڕەت دەبێت. لێرەدا بە سەدان ئاوارە دەبینرێن کە تۆز و ئارەقەی ماندووبوونی گیانیان بە ئەودا دەدەن. لێرەدا بەدەم پێکەنین و شادیەوە بۆ چەند ساتێک خەمی قۆڵی ئاوارەی لێهەت دەکەن. کەشێکی خۆشە بە بۆنەی ڕەمەزانەوە هاتوینێتە دەرەوە لە خۆشی داین وەمە لە دەکەین کاتەکەمان بەخۆشی لێرە بەسەر دەبین هیچ کێشەیەکمان نییە لەگەڵ هاوڕێکانم لێرە کات بەخۆشی بەسەر دەبین. سوپاس بۆ خوددا شوێنەکە زۆر خۆشە. ئێمە لە کەمپی خازرین لە کەشێکی خۆش داین. دنیا خۆی گەرمە و مانگی ڕەمەزانیشە بۆیە هاتوونێتە ئێرە تاوکو فێنک ببینەوە. داواکارین لە خوددا بگەڕێنەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆمان بە هیوای ئاشتی بەرقەرار بێت.